هەرێمێکی گەمارۆدرا و بەڕەخنە و سزا و ماڵێکی لێکترازا و برینەکە کۆنە، بەڵام لە یەکەم ڕۆژی ساڵی کوردی و لە جەژنی نەورۆزدا جارێکی دیکە بۆ جاری هەزارەمین کولێنرایەوە، ئەویش بە راپۆرتێکی وەزارەتی دەرەوەی گەورەترین زلهێزی دنیا ئەمریکا. لە راپۆرتە ساڵانەکەیدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا بێ هیچ پەردەیەک و دوور لە هەر مجاملەیەکی دۆستانە بەدەسەڵاتدارانی هەرێمی وت ئێوە لە هەموو ڕوویەکەوە شکستان هێناوە. ئەمە یەکەم جار ئەمریکا بەو زمانە توندا لەگەڵ دۆستەکانی لە عێراقەکەی تر بدوێ، بەڵام یەکەم جاریشە وەڵامی دۆستەکان هێندە تند و زبر بێت. حکومەتی هەرێم لەسەر زاری ڕێخەری ڕاستپاردەنی و دەوڵەتیەکانەوە راپۆرتەکەی بە ناڕاست، ناڕوون، ناواقعی، دووڕوانە و پڕ لە ئیزدیواجێت وەسف کرد. بە بووچۆنی ئەو کەسەی کە راپۆرتەکە ئامادە دەکات، وان نییە ئەم راپۆرتە زمان حاڵی وڵاتێکی گەورەی وەکو وڵاتێکی زلهێزی بوون ئەمریکا بێت لەسەر هەرێمی کوردستان، بە هیچ شێوازێک وان نییە. دەسەڵاتدارانی هەرێم هێشتا یاپراقی سەیرانی نەورۆزیان قوت نەدابوو کە زەبرێکی دیکەیان پێدا کێشرا. ئەم جاریان بە مشتی نووسەرێکی فۆرین پۆلیسی کە بە شاگۆڤاری دروستکەرانی بڕیار دادەنرێت لە جیهاندا. ئەوەی وەزارەتی دەرەوە لە راپۆرتە ساڵانەکەیدا نەینووسی بوو، فۆرین پۆلیسی بە خەتێکی زۆر درشت نووسی و ئەوەشی وەزارەتەکە نووسی بووی گۆڤارەکە بەزیاتەوە جەختی لێکردە و راپۆرتەکەی بە ناونیشانێکی بۆمب ئاسای زۆر کۆنکرێتیانەی خەبەری بڵاو کردەوە. ماڵە کارتۆنیەکەی هەرێمی کوردستان لە بەردەم داڕماندایە کە ڕۆژنامەنووس وێنترۆب ڕۆجێرز نووسیوێتی. ئەو مانشێتە بە کوردی و کورتی و پوختی، واتە لە بنەمادا ماڵەکە کارتۆنی بووە و ئەوەشی بەڕێوەیە خراپترە و دادەڕمێت. ئەوەی ئەم جەخت لێکردنەوەی گۆڤارە ئەمریکەکەی قورستر کرد شێرکردنی بابەتی ماڵە کارتۆنیەکەی هەرێم بوو لەلایەن ئێرڤن هێکس جونیەر، کۆنسڵی گشتی ئەمریکا لە هەولێر لە هەژمارەکەی لە سۆشیال میدیا، ئەگەرچی پاش چەند ڕۆژێک پۆستەکەی سڕیەوە. چاودێرێکی سیاسی بە وێزگە نیوزی ڕاگەیان کاتێک بە چاوی ئاسایی سێری دۆخی دەسەڵاتدارانی هەرێم دەکات، ڕاستە و ڕاست خەیاڵی بۆ تیمێکی فوتبۆڵێن دەچێت کە هێشتا لە شۆکی گۆڵێک دەرباز نەبوون تۆڕەکەیان بە گۆڵێکی تر دەلەرێتەوە. ئەم یاریان هەرێمی کوردستانە بەرامبەر ئەمریکا کە هێشتا دیار نییە هەرێم چەند گۆڵی دیکەی لێ دەکرێت. دەسەڵاتدارانی هەرێم لە گەرمەی خەودا بوون کە دادگای پاریس بە تورکیای ڕاگەیان ئەو سکاڵایی لەسەر فرۆشتنی نەوتی هەرێم لەلایەن عێراقەوە لە دژیان تۆمار کراوە دۆڕاندویانە. تورکەکان بێ ئەوەی جۆ بە ئەجری دراوسێتی و درەنگ وەختی بدەن، درەنگانی شەو بە عێراقیەکانیان وت کە ئەوان براوە بوون و ئیتر بۆ لەمە دووە ئەجرتان پێشێل ناکەین و ناهێڵین قەترەیەک نەوتی هەرێم بێ واژۆی ئێوە بڕوات. ئەوەی بە کەمێک لێبوردنەوە سەرنج بدات زۆر بەڕوونی تێدەگات. ئەو هەرێمی کوردستانەی ڕۆژانێک بە عێراقەکەی تر پەسەند دەکرا ئێستا گەمارۆ دراوە بە ڕەخنەی تیژ و بریندارکەری دۆست و نەیار. بۆری ڕستق و ڕۆزەکەی لێ گیراوەتەوە. لە هەمووشی کارەسات بارتر ماڵەکەیەتی ئەو ماڵەی کتێبێکی سنجینی دکتۆر فاروق ڕەفیقمان بەبیر دێنێتەوە بە ناوی ماڵێکی لێکترازا و ویژدانێکی بیمار. چێ ڕاز دەکات؟ ئایا ماڵەکە کارتۆنیە یاخود پۆڵاین؟ ئەمە ڕەنگە بە بوومەلەرزەیەکی حەوت پلەی ڕێختەری سیاسی تر یەکلا ببێتەوە.